ڕاستەوخۆ لە دوای گەڕانەوەی لە ئەمریکا سەرۆکوەزیرانی عێراق مستەفا کازمی بۆ بەدواداچوونی زنجیرە تیرۆرەکانی بەسڕە لەگەڵ شاندێکی ئەمنیدا سەردانی پارێزگای بەسڕەی کردو لە نزیکەوە لەگەڵ لایەنە پەیوەندیدارەکانی ئەو شارە کۆبوویەوە. ئەوەی جێگەی سەرنجە زنجیرەی تیرۆری چالاکان و کەسایەتیە کاریگەرەکانی بەسڕە و پارێزگاکانی باشووری عێراق پێش لە سەردانەکەی کازمی و دوای گەڕانەوەشی لە ئەمریکا بەردەوامە کە هەندێک لە چاودێران هۆکارەکەی بەو شێوەیە شرۆڤە دەکەن کە ئەو شەپۆلەی ڕەشە کوژیە لەگەڵ ئەوەی هەوڵێکە بۆ ترساندنی خۆپیشاندەران لەلایەکی تریش هەوڵدانە بۆ شکست پێهێنانی کازمی کە بە هاوپەیمانی ئەمریکا و هێمای گۆڕانکاری دەزانن لە نەخشەی سیاسی عێراقدا. بەرلەوەی کازمی سەردانی ئەمریکا بکات هەندێک لایەنی سیاسی تەواوی گوشاری خۆیان بۆ سەر ناوبراو بەکارهێنا بۆ ئەوەی بابەتی پاشەکشەی ئەمریکا و هاوپەیمانان لە عێراق لە واشنتۆن زەق بکرێتەوە و لە خشتەیەکی نزیکدا هێزەکانیان ببەنە دەرەوە. هاوکات ئەو زنجیرە تیرۆرانەش بە یەکێک لەو چەکانن ناو دەبرا کە نەیارانی کازمی بەکاریان دەهێنا، بەڵام لە دوای ئەوەی ناوبراو ئەو خواستەی ئەوانی نەهێنایەدی و ماوەی 3 ساڵ دیاریکرا بۆ پاشەکشەی ئەو هێزانە توند و تیژیەکان بەردەوام بوون بۆ ئەوەی گوشاری زیاتر بخرێتە سەر سەرۆکوەزیران و بە کەسایەتێکی فاشیل لە قەڵەم بدرێت. گەرچی زۆرێک لە چالەکان و کەسایەتیە جەماوەریەکانی پارێزگەکانی باشووری عێراق شوێن و ژمارەی مۆبایلیان گۆڕیوە، بەڵام جەخت لەوە دەکەنەوە کە سوورن لەسەر چاکسازی لە عێراقدا کە خواستەکانیان لە دادگەری و یەکسانی و قانونمەندی و ڕێزگرتنی مافی مرۆڤ و چاکردنی دەستگای ئاسایشی وڵاتدا کۆ کردووەتەوە کە خواستی خۆپیشاندەرانە. سەرچاوەکان لە پارێزگای زیقارەوە ڕایانگەیان کە خۆپیشاندەرانی تووڕە لە زنجیرەی ڕەشەکوشی باشووری عێراق شەوی ڕابردوو بارەگەی پارتەکانی ڕێکخراوی بەدری هادی عامری و عەسایبی ئەهلی حەقی قەیس خەزعەلی و حیزبی داعوە و تەوژمی حیکمە بەڕێوەبەرایەتی عەمار حەکیمیان سووتاند. لە وەڵامی ئەو پرسیارەدا کە هۆکاری بەرزبوونەوەی زنجیرەی ڕەشەکوژیەکانی چالاکان و خۆپیشاندەران لەم ڕۆژانەدا چییە؟ یەکێک لەو چالاکانە بە ناوی موبارەک ڕایگەاند کە هۆکاری سەرەکی پشتیوانی جەماوەرە لە حکومەتی مستەفا کازمی بە ئامانجی گۆڕانکاری لە پرۆسەی سیاسی و هەموارکردنەوەی دەستور و یاسای هەڵبژاردن، چونکە ئەوە ئاستی ساختەکاری پێشووی هەڵبژاردنەکان نیشان دەدات. هاوکات بوونی ئەم ڕەشە کوژیەش لەگەڵ سەردانەکەی کازمی بۆ واشنتۆن دەری دەخات خواستی ئەنجامدەرانی گوشارە بۆ سەرناوبراو. موبارەک ئەمەشە بە هۆکاری تریش دەکات کە لە دوای ئەو شەپۆلی ڕەشە کوژیەوە کە دەیەوێت دۆخی بەسرە و سەقامگیری سیاسی و ئەمنی بەتەواوی تێک بدات، ئەوەش ئەجێندەی دەرەکی لە پشتەوەیە کە بەرژەوەندەکانی زیانی گەورەی پێگەیشتووە، بە تایبەتی لە دوای دەست بە سەراگرتنی دەواازە سنوورەکان و بەندەرەکان کە ببوونە سەرچاوەیەکی دارایی بۆ ئەو لایەنانە و بێبەشکردنی خەزیێنەی گشتی لەو داهاتانە. گەرچی مەبەستی کازمی و شاندەکەی بۆ بەسرە کۆنتڕۆڵکردنی دۆخی ئاسایشی شارەکە و گێڕانەوەی سەروەری یاسایە بۆ ئەو ناوچەیە، بەڵام نەخشەی ئالۆزی دوای 2023 وڵات لە ناوەڕاست و باشووری عێراق لەوە تاریکترێک کە حکومەتی ڕاگوزەری عێراق کە کاتی و بێهێزە بتوانێت چارەسەری بکات.